گوندی بێلینگرە لە سنووری قەزای سۆران. مێژووی ئاوەدانبوونی ئەو گوندە دەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی هەفتاکانی سەدەی ڕابردوو. تەنها 4 کیلۆمەتر لە ڕێگای سەرەکیەوە دوورە. تا ئێستا چەندان کێشە و گرفتی نەبوونی خزمەتگوزاری هەیە. لەو گوندەی هیچمان لۆ نەکرایە. زێدەش لەو گوندەی مارا من ئەبەرلافاوە بەخوای هاوینە زستانە ئاو تێت و هەندڕ گەرازێ من ئاوا هەموو گوندە پێ و کۆرانێداتی پێرەداتێتە خوارێ و لۆ مارێ هاویناش تەب و تۆز و مێش و هەمەتش لۆ مارامەیە. یەکێک لە خزمەتگوزاریە هەرە سەرچەکان کە نەکراوە بۆ ئەو گوندە و بەمانفی ئێمەدانەندراوە کۆڵانەکانمانە و هەروەها بوونی بنکەیەکی تەندروستیە کە بە مافی ڕەوای ئێمەیان نەزانیوە بەهۆی جیاوازی بیرکردنەوەی سیاسیمان لە کۆی تەنانەت بە مافی ئێمەیان نەزانیوە کە لۆگۆی ناونیشانی گوندەکەمان لەسەر شەقامی گشتی بۆ دابنێن و هەروەها لە ڕووی خوێندنەوەیان لە ڕووی گەنجەوە خزمەتگوزاریمان زۆر کەمە. گرفتی گوندی بێلەنگەر لە سەرووی هەمویان خراپی ڕێگاوبان و نەبوونی ئاو ئاوەڕۆ و بەشێکی گوندەکەشیان گرفتی کارەبا و ستونی کارەبای هەیە. چەندان جاریش لە ڕێگای جیاواز هەوڵیان داوە لایەنە پەیوەندیدارەکان کێشەکانیان بۆ چارەسەر بکات. لە ڕووی ئاو ئاوڕۆک لە ڕووی ڕێگاوبان هیچی بۆ نەکراوە تاوەکو ئێستا هۆکارەکەش دیارە هۆکارەکە شارەوانی ئەمە ناڵێم برێوەڵا نەحیە بێیانی قایمەقام بیانی ئەوانە بێ بەڵام زۆری هەری زۆر شارەوانی ڕێگرە لە چاکردنی کۆڵانەکانی گوندی بێلەنگر و بانەدێر و بێلەنگری و خوارێ ینی بوویتە سۆتەمەنی هۆکاری سیاسی ڕێگر بۆ لە چاکردنی کۆڵانەکانی گوندی بێلەنگر. کێشەمان هەیە کێشەی ڕێگاوبانە کێشەی ئاو ئەوە مەکتەبە لێرە هەیە ئەگەر لەبەر گوندەکەش چاچی ناکەن لەبەر مەکتەبەکەی ئەمە ئەم ڕێگای دوو ئاویان دوو بیری لەسرە بیری دوو گوندانە هەتا ئێستا نەتواندرای ئەو ڕێگاوبانە ینی کۆڵانەکان بە حکمیەوەی لە ڕووی سیاسی وەڵانی بیر و ڕامان جیاواز بیت هەندێک شتی وای تێدایە شارەوانیش هۆکارە. بە جیاوازی هەموو گوند و ئاوەیەکانی سنوورەکە گوندی بێلەنگەر تەنانەت تابلۆی ناوی گوندەکەشیان لەلایەن حکوومەت و شارەوانی سنوورەکە دانەندراوە. لە ئێستادا زیاتر لە 200 ماڵی لێ نیشتە جێە بە دووری تەنها 7 کیلۆمەتر لە سەنتەری قەزای سۆرانەوە لە ڕووی ئیداریەوە دەکەوێتە سنووری ناحیەی دیانە لە قەزای سۆران. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، گوندی بێلەنگری سنووری قەزای سۆران.